قسەیەکی باو هەیە دەڵێت تێگەیشتن لە پرسیار نیوەی وەڵامە، بەڵام ئەمە بۆ خوێندکارانی نابیست و ناگفت لە هەڵەبجە بۆ هۆی تێنەگەیشتنیان لە پرسیارەکان و نەبوونی مامۆستای زمانی ئاماژە لە کاتی تاقیکردنەوەکاندا وای کردووە ڕوبەڕووی شکست ببنەوە. کچەکەشم تێناگا بە ئیشارەت نەوێ تێناگا بۆی شەرع ناکرێ ئەوێ بۆی نورکەیتەوە بزانی ئەمە معنای چییە، ئەمە بزانی معناکەی چییە بەخۆی بە تاق و تەنیا کە کاتێکیش تێتە دەرەوە لە ژێر ئیمتیحانات زۆر خەفەتی پێخوا. بەهۆی نەبوونی سەنتەرەکانی تایبەت بە نابیستان و نابینایان لە هەڵەبجە ئەم خوێندکارانە لەگەڵ هاوپۆلە ئاساییەکانیاندا وانە دەخوێنن. ئەمەش لەوانە زانستیەکاندا گرفتی گەورەی تێگەیشتنی بۆ دروست کردوون. بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجە کە پەیوەندیدارە بەم گرفتە دەڵێن نەبوونی میلاکات هۆکارە بۆ نەکردنەوەی سەنتەرەکان. هەم پەروەردە لەم مەجالەیە میلاکی پێویستی نیە، هەم ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتیکە تا ئێستا بەڕێوەبەرایەتەکەمان تەفعیل نەکراوە بۆ هۆی نەبوونیەوە میلاکەوە، بۆیە هەتا ئێستا ئەو گرفتە وەکو خۆی ماوەتەوە چارەسەر نەکراوە. لێرەشە تەنها زەرمەند ئەو خوێندکارانەیە کە تووشی ئەم بابەتانە بوون. دەنگی ئەمریکا کێشەکەی گەیاندا بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە. بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە دەست بەجێ لەگەڵ بەڕێوەبەری تەکنیک لە تاقیکردنەوەکاندا گفتوگۆیان کرد. ئاماژەی بەوە کرد ساڵ بە ساڵ ژمارەی ئەم خوێندکارانە زیاد دەکات و ئەوانیش بەپێی ڕێنمایەکان دەتوانن هاوکاریان بن. بەداخەوە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجەی شەی ژمارەی خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت ساڵ بە ساڵ ڕووی لە زیادبوونەوە پێویستە لایەنی پەیوەندیدارەکان وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە بە دوای ئەم بابەتا بڕواکە بۆچی ئەم مناڵە خاوەن پێداویستیانە لە سنووری ئەم پارێزگایە زیادیان کردووە. بەدڵنیایەوە جەنابیشت گوێت لێ بوو ئەو بەڕێوەبەری تەکنیکی بوو قسەم لەگەڵ کرد و خوێندکارە گرفتێکی ئاوای هەبوو ئایا گرفتەکەی بۆ چارەسەر کراوە. جەنابیشت گوێبیستی بووی بەڵێ لەگەڵ وەزارەت نووسراومان کردو بۆ وەزارەتیش هەموو ڕێکارەکانی بۆ گرتووەتە بەرووە ئاسایی ئیمتیحانی خۆیەکات. لە کاتێکدا 382 خوێندکاری خاوەن پێداویستی تایبەت بە هەموو جۆرەکانیەوە لە ناوەندەکانی خوێندنی هەڵەبجە هەن، بەڵام تا ئێستا تەنیا یەک مامۆستای زمانی ئاماژەش لە تەواوی سنوورەکەدا نییە. تەنیا لە ڕێگەی مامۆستایانی پەروەردەی تایبەتەوە هاوکاری دەکرێن و بۆ نابیست و ناگفتەکانیش چاودێر بۆ ڕوونکردنەوەی پرسیارەکان لە کاتی تاقیکردنەوەکاندا کە پسپۆر بێت لە زمانی ئاماژەدا لە ناو هۆڵی تاقیکردنەوەکاندا نییە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.